داک و باوک هاوکاری قوتابیەکان بی قوتابیش پێویستە لەو ماوەیە خۆی بە دوورکە لە ئەلکترۆنیات و ئەو شتانە بۆ ئەوەی پلەیەکی باش بەدەست بێنێت و سەرکەوتوبی لە تاقیکردنەوەکانی خۆی. پێویستە لەسەر دایک و باوکان کە ئەو زەمینەیە لەبار بۆ قوتابی بڕەخسێنن بۆ ئەوی بتوانن لەو ماوەی کورتەیە کە هەیە ئەم کاتە ئیستیغڵالکەن و بتوانن لەرەجە نمرەیەکی باش بەدەست بێنن. داوا لە دایک و باوکان دەکەم لە ڕووی دەرونیەوە قوتابی خۆشەویستەکەمان ئامادەکەن بۆ تاقیکردنەوەکان، چونکە لە ڕووی دەرونیەوە پێویستە قوتابی ئامادە بکرێت، چونکە قوتابیەکانمان تووشی دڵۆڕەکە دەبن، هەروەها ترسێکی زۆریان هەیە لە تاقیکردنەوەکان. هیوادارم قوتابیەکانیشمان خۆیان بتر بگرن لە گزیکردن، چونکە گزیکردن هۆیەکە یان فێڵێکە لە کۆمەلگا دەکرێت سەرەتا، دواتر لە خودی کەسەکە دەکرێت. هیوادارم قوتابیان ئامادە بن بۆ پەڕی وورە بەرزیەوە، ئامادە بن هیچ شتێک لە خۆیان زیاتر نییە. تەنیا ئەو دەماوە بڵێم کۆشی ئەم ساڵێن بە هەدەر نەدەن. دەبێت دایک و باوکان لە کاتی هاویندا بەرنامە ڕێژی بۆ قوتابیەکانەوە بکەن، یعنی هەم بتوانن بیان بنە دەورەکان، هەم بتوانن بخۆیان ڕۆژانە لەگەریان بن، یعنی کات لە بۆ مناڵەکان دابین بکرێت بۆ ئەوی لە ساڵی ئایندەدا بتوانن دەرفەت وەربگرن.